کەسێک نەبوو بپرسێتەوە بزانێ ئەم کرێکارە لە ئیشەکە تەواو بووە گەڕاوەتە و سەریشەکە شوێنی ئیشەکەی. لە دوێنێەوە کرێکارێک لە یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون دیار نەبووە، بەڵام کەس پێی نەزانیەوە بم بابەتە تاوەکو بەیانی ئەمڕۆ تەرمەکەی دۆزراوەتەوە کە لێسادا تەرمەکەی هێنراوەتە پزیشکی دادی سلێمانی و توێکاری بۆ جەستەکەی دەکرێت و لێکۆڵینی مەسەر بابەتە بەردەوامی هەیە. لێرە عوسمان زیندانی سەرۆکی سەندیکای کرێکاری بیناسازی لەگەڵ فەرموویەکە عوسمان ئەم ڕووداوە چۆن ڕوویاوە چی بووە؟ بەڵێ دوێنێ لە پاش نانخواردنی ئۆڕۆ لە کاتژمێر 2 بە دووە بە دیاریکراوی ئەم کرێکارە محەممەد زایری ناو کوردی ڕۆژهەڵاتە کاری دروستکردنی دیواری کردووە لە ناو ئەم پرۆژەی ئڤنتی تاوەر لە ناوچەی هەواری شار لە دوێنێ چۆتە کار سەر کارکردن پێی نەزانراوە کە کەسێک نەبوو بپرسێتەوە بزانێ ئەم کرێکارە لە ئیشەکە تەواو بووە گەڕاوەتە و سەریشەکە شوێنی ئیشەکەی تەمان ئەمە ئەرکی چاودێری عملە ینی بەڕاقبی عمل بەڕێوبەری پرۆژە کە لەوێ ئیشەکە کامەیدانی ئەندازیاری سەیفتی حتا هاوڕێکانیشی ڕاستی ئینسان حقیقەت قسە بکە بەداخەوە ئەمڕۆ دوای کاژمێن هەشتی بەیانی کە بە حساب بخرێنەوە سەر ئیش جارێکرد سێرەکەن کرێکارەکە دیار نییە و بە نەتیجە بۆیان دەرکەوتۆ لە نهۆمی حەڤە لە کاتی کارکردندا کەوتۆتە خوارەوانێ بۆ نهۆمەکانی خوارەوە ناوەوەی بیناکە و جای لە دەستداوە ئەمە موالیدی 89 خەڵکی کوردی ڕۆژهەڵاتە نازانرێت تا ئێستا خێزاندار و خەڵکی شارێکە ئەمڕۆ ئێمە تیمێکی سندیکای کرێکاران هاتین بۆ متابعەکردنی ئەم مەسەلەیە لە پەیوەستبوومان بە چەند سەرچاوەیەکی زانیاریەوانێ توانین منم زانیارە بەدەزێنین بڕیارە بەیانیش کەشفی مەیدانی بکرێت بۆ شوێنەکە. ئەم حاڵتانە زوو دووبارە ئەبێتەوە جەنەزای کرێکاران لە کاتی کارکردنا بەم کرێکارەوە چەند کرێکار جیان لەزدا تاکو ئەم ساتە لە هەر 4 پارێزگای هەرێمی کوردستان دۆ کەولێر سلێمانی هەڵەبجە لەگەڵ کەرکووک و ناوچەی جێناکۆک 69 کرێکار جیان لە دەستداوە لەم ساڵ 2025 حالیان بەم کرێکارە بێتە 7 کرێکار لەناو 7 کرێکارە یەک کرێکاری ژن بووە کە لە سلێمانی جیان لە دەستداوە هەروەها لەگەڵ 52 کرێکاریان کرێکاری بیانی بوون لەناو 52 کرێکارە بیانیە بەشێکی هەرە زۆری و کرێکارانە کرێکاری ڕۆژهەڵاتی کوردی ڕۆژهەڵات. سلێمانی چەندێ بووە؟ سلێمانی ئامارەکەی لە بەمەوە کاتە 23 کرێکار ئەمە زۆر نییە بێگومانی سلێمانی و هەرێمی کوردستان و هەموو شوێنەکان زۆرە ئەمە بەرزبوونەوەی ئاستی ئامار لە هەرێمی کوردستان ئەم ساڵ نزیک لە 2 بەرامبەری پارە بێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون دوێنێ ئەم کرێکارە لە کاتی کارکردنا لە نهۆمی حەڤە کەوتۆتە خوارە و جیانی لەدەستداوە بەڵام کەس ئاگای لەم بابەتە نەبووە تا کۆم بەیانی دیار نەبوو بە دوای گەڕاوە کات سێرەکەن کەوتۆتە خوارە و جیانی لەدەستداوە کرێکارێک بووە کاری دانانی دیوار بووە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە دایوی ساڵی 1969 لەو پرۆژەی ئینفینیتی تاوەرز کاری کردووە بۆیە ئەوەی کە هەبووە بەیانی ئەمڕۆ پێیزانراوەتە لە دوێنێ کەوتۆتە خوارەوە ئەمڕۆ پێیزانراوە کە ئەم کرێکارە جیان لێزداوە ئەمە هۆکارەکە شیان گەڕانەوە بۆ ئەو بابەتەی وەکو سەندیکای کرێکاران بەس دەواکەن کە هیچ کەسێک نەبووە بە دۆداچوون کە ئاخۆم کرێکاران کاتێ هاتوون ئیسپاوجود بکەن بڵێن ئەم کرێکارانە لێرن یاخۆم کرێکاران لێرە دەرچوون بۆیە نەزانراوە تاکو بەیانی ئەمڕۆ تەرمەکەی دۆزراوە.